خۆشەویستان لە تەوەرەی یەکەمدا دەچینە لای بابەتێک ئەویش لە ڕۆژانی ڕابردوودا سۆشیال میدیای بەخۆیەوە سەرقاڵ کردبوو مەشغوڵ کردبوو ئەویش گەنجێکی کورد کە دانیشتووی وڵاتی ئەڵمانیایە بەڵام خەڵکی هەرێمی کوردستانە توانی تۆمارێک لە نێو تۆمارەکانە تۆمار بکات بۆ خۆی ئەویش 50 کاتژمێر ڕاکردن بوو بێگومان لەسەر جیهاز نەک لەسەر بڵین لە باسیەکەین لەگەڵ میوانەکەمان ینی جیاوازی چیە لەوەی کە لەسەر جیهازێک ڕابکەی یان لە دەرەوە لەسەر شەقامێک ڕابکەیت و ئایا ئەم تۆمارەی ئەم بەڕێزە تۆماری کردووە لەم زیاتر هەیە بازەکرێت کە 7 سەعات یان زیاتر یان کەمترە بێ و گرنگی ئەم تۆمارە لە چیایەوە ئەو خەڵاتەی لەسەری وەرگرتووە گرنگێکی چیە ئایا خەڵاتێکی تەنها معنەویە یان مادیشە ئەگەر مادیە دوجار پێشکەش بە شوەیەکرێت خاڵێکی تر 50 سەعات نزیک بە 2 شەو و 2 ڕۆژ ئەکات و 2 سەعاتیشی زیاتر لە 2 شەو و 2 ڕۆژ ئایا چۆن خواردنی خواردووە چۆن خەوتووە چۆن ئیسراحەتی کردووە لەسەر و هەموو شێوە چۆن نوێژەکانی کردووە میوانداری کاک بەهجەت حەسەن یاریزانمان کردو کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە کاک بەهجەت بەخێر بیت زۆر بەخێر بیت بەخێر بێخوا کاک بەهجەت ئەم بابەتە ئەم ڕاکردنە کە 50 سەعات جەنابەت ڕات کردووە شتێکی نوێیە لە جیهانە یان نا یاریزانی کە بەم شێوازە ڕایان کردووە بەڵام یا لە تۆ کەمتر یا لە تۆ زیاتر ڕایان کردووە زۆر یاریزانی تریش هەیە بەڵام زۆر کەمن بە پەنجەی دەسە بشێردرێن زیاتریش لە من ڕایان کردووە ئەمەی منیش زیاتر ئەتوانم بەڵام ئێستا وەکو سمبولێک کە ویستم پیشانی جیهانیشی بدەن کە لە کوردستانی شا خەڵکی لێ هاتوویتیایە و ئەتوانێت کاریوان چام بدات کاک بەجەت باز لەو بکەین کە ئەمە چۆن ئەنجام بدرێ ڕاهێنانی چەند پێویستە کەسێک بتوانێت ئەمە بکانی حەزەکەم لە بیدایەتەوە کە جەنابەت چوویتە ئەم بابەتەوە فکری ئەوە دەبوو کە ڕیکۆردێکی جیهانی بشکێنی من خۆم یاریزانی بڵێ دوور و درێژخایانی ڕاکردنم نەک مەڕاسۆن یاریزانی مەڕاسۆن نیم یاریزەیەکی دوور و درێژخایانی ڕاکردنم بۆ ماوەی 20 ساڵام یاریاکەم و زیاتریش جیاوازن یاریەکانی لەسەر جیاز یا لە دەرەوە من هەبوو هەردووکیان ئەم یاریەکەم بۆ لە تۆ خۆ دانیشتوی ئەڵمانیا وەنیە بۆ لە ئەڵمانیا ئەم نمایشت نەکرد ئەم تۆمار نەکرد بۆ هێناتەوە بۆ کوردستان و بۆ شاری سلێمانی هۆکارەکەی چی بوو من لە ئەڵمانیاش سێ ڕیکۆردم هەیە لە ئەڵمانیاش کردومە ئەمە ساعتی یەکیان 420 کیلۆمەتر لەسەر جیاز 46 ساعت یەکیشیان 61 ساعت بۆ مای 61 ساعت 500 کیلۆمەتر و یەک دانیشیان لە ئەڵمانیەوە بۆ ئیتالیا ڕام کردو 1200 کیلۆمەتر لەوەیان لە دەرەوە لەسەر جیاز نەبوو جیاوازی چیە لەوەی کە لەسەر جیهاز ڕابکەی یان لە دەرەوە لەسەر ئەرزی واقع بڕۆی لەسەر جیازەکە زۆر هیلاک نابیت بەڵام جیاوازەکەی لە دەرەوە هەوای پاکترە بۆ لەش فەرق و جیاوازی تۆزێک زۆرە ناتوانم خاڵەکانی هەمووی بڵێم بەس ئەو یەک دوو خاڵی گرنگی کە هەیە لە دەرەوە هەوای زۆر پاکترە لە شوورۆ مەسەلە زۆرتر تەنگە نەفەسە بی دیاگەرم بێت بۆوانی بۆ لەشت کە تووشی ینی تووشی ئەوە ببیت کە هەناسە ئۆکسیجین و پێوی زۆر بەڵێ کاک بەجەت تۆمارێکی جیهانی حتمما هەموو یاریەک هەموو تۆمارێک وەکو بڵێ ڕاقیبێک چاودێرێکی هەیە کە بۆ ئەوی کە کاتەکە بۆ ئەو بکات ینی بدات پەروەرانە بڵێ بزەبت ئەمە تۆ چۆنی بوو ئەمە هیچ کەسێکە و مەسەرەن بۆی کە بە جیهانی بێت تۆمارەکە من دەمێکم بیرۆکەیم زۆر دەمێکەیە ویستشم بۆ لەوە دەست پێ بکەم کە بتوانم وەکو کاری خێرەکەی زیاتر بۆ کوردستان بێت ینی لە ئەڵمانیاش بۆی کاری خێریم کردو بۆ خەسخانی نەخۆشی دڵیانێ مناڵی نەخۆشی دڵیانەیە هاتیشمەوە بۆ ئێرە ویستم کارێکی وە بکەم کە لە کوردستانیشە کە بتوانم کارێکی وە بکەم هەم لە ڕووی خێرەکەشەوە هەم لە ڕووی وەرزشێکەشەوە پیشانی کوردستانی بم کە دووسێ هۆکاری سەرەکی هەیە لە ڕووی خێریەوە لە ڕووی ئەوەشەوە کە بتوان پیشانی بدەینە کوردستانی شاینسانی وە بەخەوەتمان تێدایە باش 50 ساعات 2 شەو و 2 ڕۆژ و 2 ساعتی زیاترەکە تۆ ئەم ڕۆژی پێنجشەمە دەست پێ کرد ڕۆژی شەممە تەواو بووی چۆن ینی 50 ساعت بە بەرداوام لەسەر ئەم جیازە ڕات کرد یان هەندێک کات هەبوو بۆ پشودان و وەستان و ئەگەر هەبوون بۆ چ مەبەستێ بوو چەند بوو پشوەکان
من خۆی کە ئەچیتە سەرم جیاسە بۆ ڕاکردن ئەچیتە دنیایەترەوە بەس بۆ تەوالێت و نوێشکردن ئەچیتە خوارەوە بۆ هیچ شتێکتر ناچیت خواردن و ئاوت لەوێ خەویش هەر لەسەر ناتوانانی خەوتن نییە ینی بەس ڕاکردنە بەس بۆ تەوالێت و نوێشکردن ئەچیتە خوارەوە ئەوش کەم دقەیەکە ینی زیاتر ناکاتە 5 دقەش بۆ 3 دقە تا 5 دقەیە زیاتر نییە ئەی وتە خواردنەکە لەسەر هەر لەسەر جیاسەکەی خواردنەکانی زۆر جیاوازن ئەم ڕاینانە بە جسمی خۆم من زۆر خواردنەکان زۆر کە من لەوانەش خورما مۆزە گوێزە باەمە ئەم شتانی کە بۆ منە بێ بۆ جەستەی من زۆر شیاوە و زۆر ئەنێگیشی تایە بە قووەتێکات و زۆرتریشیان لەوە ئاوە ئاو زۆر بەکارێنم بەڵێ کاک باجەت خۆی جیازێکی کوالتی باشی شێوێ ئەو هەموو کاتژمێ بەسەر یەکەوانیە بەڵێ لە ئەڵمانیا جیازەکان بەڕاستی من زۆریانم تاقی کردوتەوە زۆری جیازیان هەیە 2 ساعت ئەکوژێتەوە ڕێسێتێکەی 20 ثانیە ئەکوژێتەوە زۆریان هەیە 4 ساعت زۆریان هەیە 10 ساعت بەس ماشەڵاوی ئێستا کوردستان من یەکەم جار تاقیم کردو 2 ساعتی پێش 2 ڕۆژ پێشەوە چووم لە سپاکەس چیم تاقیم کردەوە 2 ساعت ینی نەکوژایەوە ئیتر دوایی پرسیارم لێ کردن وتیان تاقیب کەرەوە تا ئێستاش ئێمە تاقیمان نەکردوتەوە یەک دانیانم بۆ تاقیکردنەوە 20 ساعت زیاتر ئەو جیازە نەکوژایەوە ئیتر جیازەکەم گۆڕی بۆی زیاتر جیازەکە نەسووتێت 10 ساعتی کە چوومە سەرەوە ئیتر دوای هاتمەوە سەرم جیازەی تریان ینی ئەم گۆڕی جیازەکان بۆی نەسووتێت خێرایەکە سپیدەکەی چەند وێنی بۆنە تۆ بە تێکڕا بە چەند ئەڕۆشتی لە سەعاتێکا چەند کیلۆمەتر ئەبڕی لەسەر ئەم جیازانە ئایا هەمووی بە یەک ناوەندی خێرایی بوو یان هەندێک جار بەڵێن خێراتر ئەڕۆشتی هەندێک جار هێواشتر بوو چۆن بوو ئەم ڕاکردنەی منیان ئێسامەیان زۆر جیاواز بوو ویسم هەر لە کوردستانە بەس سەعاتەکە پیشان بدەم ینی کە من بە مای 50 کاتژمێر ڕاکەم بۆ سەرەکەی بەلای منەوە زۆر هین نەبوو چونکە بۆ ڕیکۆرد و ئەو شتانە نییە سەرەکەشی من خۆم لە 8ەوە تا دێ لەو بینی 8 بۆ دەست پێ یەکەم بەس ئەمەی کوردستانە تۆزێ ئێواشترمە کردەوە بەس بۆ سەعاتەکە بوو ینی دیمانەکانە بینی نژەر ینی ئەو پرسیارم لە ئەوە بووە پێشتریش کردم ینی ئەوەی کە لە شوێنێکی گشتیا کردوتە خەڵک ینی بینیوێتیوانە چۆنی بوو هۆڵێکی وەرچی بۆ ئەو شوێنە بەڕاستی من بژلم کە فامیلی مۆڵ زۆر سپاسیانەکەم من پێشتر چوون بۆ لایەن دەڕۆژ پێشتر چوون بۆ لایەن وتم بەتەمای شتێکی وام ئیتر ئەوانی سەرسام بوون زیاتر شتی وایان گوێ لە نەبوو کە لە کوردستانە بکرێت منی شتم ئەگەر هاوکاری بکەن زۆر مەمنونتانە بم شوێنێکی گونجاوە برادێکی مناڵیم هەیە کاکە دیار یارمەتیندا کە بتوانین بێ کەوچین لەوێ لەگەڵیانە قسە بکەین و زۆر دەستخۆشیان لێکم جیمەکەش پاکەس چین بوو کە توانیان ئەوانیش یارمەتی من بدەن بەڵام کاک بەجە تۆمارێکی جیهانیە حتمما مادام جیهانیت نازام لەکوێوە دیارەیەک یان هەر شتێک بووە پێشکەش بە جەناب بکراوە و جەنابیشت پێم وایە پێشکەش بە نەخۆشخانی هیوا کردووە بۆچی ئەمە کرد ینی بۆ درکردن بەمە بۆی نەخۆشخانی هیوا نازام چۆنی هەر شتێکی مادیان هەر شتێکیە من سێ هۆکاری سەرەکی هەیە لە ڕووی مادیەکەیەوە بەس ویستم پارەیەکی بتوانم پارەیەکی زۆر کۆ بکەم و بۆ هەستخانی هیوا بۆ نەخۆشانە من خۆشم دایکم لەوێ نەخۆش بۆ بەڕاستیەکەی چەند ساڵێ لەمە پێش لەخوا بەزیاب باش بۆتەوە ئەوە سەرەکی ترین شت بوو دووەمیشیان ئەوەیە کە من بتوانم پیشانی جیهانی بدەن کە کوردستانیش خەڵکی لێهاتوویتیایە سێم ئەو کاریشی ئەوەیە کە من خۆم کەسێکی وەرزشەوانم کە وەکو هاندەرێک لە کوردستانە شتێکی وا بکەم کە خەڵکیش سەیری من بکە بتوانێت ینی ڕۆژانە ساعاتێک وەرزش بکە لە دەرەوە لەسەر جیاز بۆ جەستەی خۆی تەندروستی خۆی پرسیارێکی تری گرنگەوەیە کە ئایا نوێنەرایەتی با بڵێن یەکێتی و لیژنە وەرزشە ڕسمیەکان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و عێراقان لە ساحە و گۆڕەپان و مەیدان و ڕاکردوانی کەیتر لەو بارە هەیە هیچ کامێک لە نوێنەرایەتی ئەو شوێنە تایبەتمەندە وەرزشیانە حزوریان هەبوو لەوێ لەم چالاکی جەنابتە من بەڕاستیە لەم تا ئێستا هیچ کەسێک هاوکاری گەورەی نەکردومە ئەم کارش پێویست بە سپۆنسەرێکی گەورەیە کە بتوانی کاری گەورەترکەی من ئیشەڵا لە داهاتوو ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت یارمەتی نەک من ئەو وەرزشەوانەی تریش بدات کە بتوانم
کارێکی گەورە ئەنجام بدەم لە تواناشما هەیە ئیتر ئەوکەوێتە سەر حکوومەتی نوێنەراتی هیچ شوێنێکی وەرزشی فەرمی لەوێ حزوریان ناکەن بەس محافزی سلێمانی ئەبوو بکرد هاتبوو بۆیە زۆر خۆشحالیش بووم کە هات لەگەڵ ما تقریبان 1-2 دقە ڕای کرد 5 دقەیەک ڕای کرد زۆر خۆشحاڵ بووم. کاک بەهجەت بینە سەر گرنگی و ئەهمیەتی ئەم جۆرە وەرزشە ڕاکردن جەنابەتەوە چەندین ساڵە خەریکی مەهارەت سوودی ئەم جۆرە وەرزشە بۆ تۆ چییە؟ چی گۆڕانکارێک لە جەستەیە دروستە بێت چ شتێک ینی چ شتێکە پێ ئەبەخشێ بۆ جەستە گرنگ بێ؟ من زیاتر وەکو حەز و خولیایکی خۆمە بەڕاستیەکەی ئەم یاریەکەم بۆ ماوەیەکی زۆر دوور درێژخایەنە زیاتریش ئەمەی کێسا لە ئاخیریا زیاتر پەرەم پێداوە منتال ترێنی پێڵەن یاری بە مێشکە ئینسان چۆن مێشکی خۆی کۆنتترۆل بکات کە بتانی مێشکی خۆت کۆنتترۆل بکەیت هەموو ئازارەکان لا بدەیت بە مێشکی خۆت وەکو بڵێ چۆن کلیلێک بێ بەدەستەوە خۆت دکتۆری خۆت بیت بەڕاستەکەی زۆر ئیسفادەی بۆ من هەبووە. هیچ یاریزانێکی دیکی وەکو تۆ بەم شێوازی ڕاکردنی سەر جیهاز بە سەعات لە تەواوی دنیاە تەوان بێگوان سێرچت کرد و ئاگاداری بوونی هەیە چەند سەعات ڕایان کردووە ئەو ڕیکۆردانی کە لەسەر جیهاز بە سەعات بڵێن تۆمارکراون تا چەند ڕۆشتوە تا ئێستا؟ بەڵێ 1-2 کەس هەن ئەوانیش 70-80 سەعات ڕۆشتوونە بەڵام شێوازەکانی ئەوان دیاریکراون ینی بە ڤیدۆ تۆمار نەکراوە مەسەلە ئەوەی من کە من هەموو جارێکە ئەچمە تۆماریەکەم خۆم لایفم ینی بۆی خەڵکەکە زیاتر سەیری من بکات کە بزانێ من چی هەر 50 ساعتە بەڵێ هەر 50 ساعتەکە لایف بووم لە ئەڵمانیاش کردم 61 ساعتی کەش لایف بووم بەس بۆ تەوالێت نوێشکردنەکە ئەچمە خوارێ ینی خەڵکەکە خۆی ئەیبینێت خۆی ڕای خۆی دات من بڵێ 3 دقە بۆ 5 دقە زیاتر ناچمە خوارە لەو جیازە جاری وا 2 دقەش ینی زۆر کەمە زیاتر جسمی ئینسانیش کە ماوەیەکی زۆری پێ بچێت کە بچێتە خوارەوە بڵێ چۆن خوێنی ئەمەیە لە جەستەیە زیاتر ناتوانیت ئەو ڕاکردنە بکەیتەوە ئەو ڕاکردنە دوور و درێژخایەنە ئەوەی لای خۆمانە لە خاوبوونەوە بەڵێ خاوبوونەوەی بەڵێ پرسیارێکی تر خەو بابەتێکی زۆر گرنگە بۆ مرۆڤ یعنی ئەوانەی کە ناخەون یا کەمە خەون ڕۆژەکەی شەڕەفرۆشن تۆ 2 شەو 2 ڕۆژ جگە لەوەی نەخەوی ڕاش بکەی خەریکی با هێواشیش بێن زۆر سەریع نەبێ ئەمە ئەنی چۆن توانیت خۆت کۆنتترۆل بکەیت 2 شەو 2 ڕۆژ نەخەوی خۆی بەس 2 شەو 2 ڕۆژ نییە من زۆر زیاتر ئەتوانم زۆر زیاتر ئەتوانم لەوەی بەڵێ ئەوەش ئەمەوێ وەکوتم کە بتوان پشتیوانی بکەن کە شتێکی وا پیشان بدەم ینی لە جیانە دەنگ بداتەوە. تاقیت کردوێتەوە؟ بەڵێ خۆم تاقیم کردو چەند شەو چەند ڕۆژ نەخۆ ئێستا ناتوانم لێرە بیڵم بەڵام زۆر زیاترە ناتوانێت دەبڕی ئەترسی خەڵک بڕوانەکە یان حەز ئەمە وەکو فیزیۆلۆژیش لە مێشکیشتا زیاتر وەکو خاڵێکە ئەم یاری کە منەی کەم ئێستا من بۆ جەنابتی بڵێم بەسە بەیانی نا 2 بەیانی من 3 شەو 3 ڕۆژ ڕاکەم ئیتر وەکو چۆنەڵی لۆکداونێک دەست پێیەکە لە ناو مێشکتە ئێستا من ئەگەر لێرە بیڵم بەیانی مەسەلە بۆ نمونە بڵێم 3 شەو 3 ڕۆژ دەست پێکەم لە ناو مێشتا وەکو کاتێکە دەست پێکات چۆن ئینەکەیت زیاتر منتالت دەکاتە خوارەوە ئەگەر تۆ زیاتر باسی کەی لەسەری کاتی یاریەکە دەستی پێکرد ئەو کاتاتوانم بڵێم لە ڕووی زانستی دەرونی و ئاماژە بۆ کرێبەهۆی دەردانی هۆرمۆنی ئەندرۆفین لە ڕاکردن و ئەم جۆرە وەرشەیە دڵ ڕاوکێ کەمەکاتەوە سترێس کەمەکاتەوە وەکو بڵێ مرتاحەیەک ئەبەخشێ بە دەرونیەن ئەمە دەست پێ کردووە تۆ کاک بەهجەت؟ بەڵێ زۆر ینی من خۆم شخصی خۆم زۆر ئیسفادەم لەم ڕاکردنە کردووە ئەم لە جێسەییشەوە وەرشی بینن تەمەنێکی زۆریشمانەیە بەس زیاترەوە کەوێتە سەر ئەو یاریکردنە شێوازی یاریکردنەکە چۆن بەکاری هێنیت زۆر شێوازی ئەم ڕاکردنەی کە من زۆر شێوازی کەشی هەیە. بەڵێ شتێکی دیگە هەیە کە بەهجەت لە وڵاتی ئێمەیە لە ناو ماڵەکانی ئێمەیە ئەمە بوونی هەیە بە گڕوتینەوە جیازێکی ڕاکردنە کڕین بەڵام ئەوەی تا مانگە 2 مانگ بە جددی ئەوە لەسەری ڕاکەین بەڵام دوایی هەرتر لەوێیان هینە دەستی دووبی فرۆشین ئەوە یانی چی بکرێ بۆی کە بەردەوام بین لەسەرین وە
ئەم شتە حەزەکەم باسی بکەی گرنگیم شتە بووی کە خۆشەویست بێ لای خێزانەکان لایەوەی کە حەزی پێێتیوە سارد نەبێتەوە لەوەی کە ئەمە بکانی زۆر کەسێ بە تایبەت خانمان ناتوانێت بچێتەوە بۆڵەکان و ئەو بکە لەسەر ئەم جیازە ڕاکردن ئەنجامەیە. گەورەترین شتیشان خاڵ لێرەیە ئەوەیە کە ئینسان هەر ینی شپۆرتێکە هەز وەرزشێکە کات تا ئەخیرەکەی بەردەوام بێت ئەمە زۆر زۆرنگرین لە خاڵی یەکەمەوە تا خاڵی زۆر بەردەوام بێت. من تا ئێستا کۆڵم نەداوە ینی چەند زۆر بەڕاستەکەی ئەوەش بڵێم زۆر ناخۆشیم تیابینیوە لە مۆتشەیە و زۆر خۆشیشم تیابینیوە هەم لە جەستەییەوە هەم لە ڕووی مادی و معنەویەوە زۆر ئینسانە بێ بەردەوام بێ کە بەردەوام بوو سەرکەوتن بەدەستێنی کە بەردەوام نەبوویت ئەو کاتە سەرکەوتن بەدەست نایێنیت. باسی تەمەنت کرد من نەزانم تەمەنە چەندە ئاسایی بێڵە منێ بەڵێ زۆر ئاسایی تۆ نزیکی 43 ساڵ تەمەنتە وایە 42 ساڵم 43 ساڵ باش ڕاکردن ئەگەر هێواشیش بێ بەڵام هەر تۆ 50 ساعت هەر ئەتاری بڕۆ هیلاگەوی چ جای ئەوەی کە لە تەمەنێکی ئاوایە بەستنەوەیە تا چەند ئەگەر ئەم ئیشی تۆ لە گەنجیا دەست پێ بکردا لە بیستەکانی تەمەند تا بواە تاقە و توانە و ئێنەرژێکی باشتر نەبوو. من هەلو کاتۆ دەسم پێکرد هەلو کاتۆ ئەو کاتێ ئێستا ماوە بەڵێ بۆی ئاسانترەوە هەنی زووتر دەست پێ بکەین. کاک بەجە زۆرێک وەرچەکان خۆگەرمکردنی هەیە ئەمە ژەیەتی بەڵێ ئەمەش گەرمکردنی هەیە خۆگەرمکردنی هەیە چۆنی ینی چۆن چارێکی پێش ئەو خۆت گەرمەکەیت بەڕاکردنی 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 هۆڵی لە جوانێ مەسەن بەڕاکردنا بەڵێ ئەمەیان بەڕاکردنیە بەس وەکو من خۆم شخصی خۆم تۆزێ یۆگا ئەەکەم پێش ئەوە جسمت زیاترە چێتە دنیایەترەوە خۆگەرمکردنەکەی من ئەوەیە. بابینە سەر بابەتی پێکان لە هەموو وەرزشەکانە جۆرێک لە پێکانەیە جا پێکانەکە قورس بێ یان سوک بێ تاسە تووشی پێکان بوویت لەم بابەتە یان ئەگەر تووشی پێکان ببی زیاتر تووشی چ جۆرە پێکانەکە بی چارەسەرەکەی چۆنە لەسەر ئەم بابەت حەزەکەم. زۆر پرسیارەکە جوانە بەڕاستی من زۆر شخصی خۆم تا ئێستا هیچ ئازارێکی وام نییە لە جەستەما شێوازی ڕاکردنەکەش ئافۆ ئەو ئاوی لێ ئەگەر بابەتی ڕاکردن و وەرزشە فراوانە توانی بە ئەنواع شێواز پرسایی تۆش گرنگە کاکدانانی تۆ با لەسەر جیازێکیش بیت و لەگەڵێکی عەزەڵەیە ینی خۆوەنیە بۆی جونگەیەک عەزەڵەیەک لە ناکاو دەمارێک تووشی پێکان ببێ. کاک بەجە بڵێ بەڕاستێکی من خۆم لە کاتی ڕاکردنەکەیە زۆر تەرکیزەکەمە سەر ئەوەی چۆن بە مێشک تەرکیزەکەمە سەرەوەی چۆن قاچ هەڵبێنم ینی ئەو پێکانم هەڵبێنم زیاتر تەرکیزم لەسەر قاچمە بۆی تووشی ینی موساب ئەو شتانە نەبم چۆن بڵێ لە ڕووی جەستەییەوە زۆر مێشکم تەرکیزی لەسەر ئەوەیە. بوونی پێڵاو یان زۆر جارێ بێ پێڵاو زۆر جەلانێ مۆرشە بکرێ ئەمە تا چەند گرنگە پێویستە پێڵاوێکی تایبەت بێ پێڵاوێکی نەرم بێ بۆ ئەم مۆرشە. بەڵێ ئەم جۆری ڕاکردنەی من پێویستی بە پێڵاوی کابۆن هەیە ویش بەرزترینیان چونکە چەند هەزار تان لەسەری جەسەد زیاتر کۆ بێتە لەسەر قاچێت ئەوشان پێویستی بە پێڵاوێکی زۆر بەرزە ئەویش نەرم بێت کابۆنی پێڵێن پێڵاوانە. کاک بەجە لە چ نوقتەیەکە ناڕەحەت ببوو تۆ یان لە فڵانەشتی یا مەسەرەن ئازاری لە قاچ یان لە شوێنێک یان بڵێ ئەمەیان بۆ من قورستر بوو؟ من بەس ئازار وشتم نییە لەخوا بەسیا بێ هیچ ئازار وشتێکم نییە لە کاتی ئەو یاریکردنە زۆر ئەم یاریم زۆر تاقی کردوەوە بەڵام زیاتر ئەوەیە سەمجاری لە کوردستان کردم زیاتر قسەکردن زیاتری ئیسعاز دەکات بڵێ مەسەلە تۆ لایڤی یاد زۆر کۆنتاکت هەبێ لەگەڵ خەڵکی ترا زۆر ئیسعازت دەکات نابێت نۆرمال بە هیچ شێوەیەک نابێ قسە بکەیت. بەڵام هاندەر نییە بۆی کە خەڵکی سێرتەکا و ئەنی ئاوا بەدیاتەوەسێ و نابێتە هاندانێک بۆ خۆت هاندانەکەی ئەوەیە من ئەمەوێ بەس خەڵکەکە وەکو سیرکردنێک کە بتوانێت خۆتێک لە من وەرگێک نەکە من ناتوانم لەو کاتیا جوابی هەموو پرسیارەکانی بدەمەوە. بەس وەک کاکدانیانەڵێ ینی تۆ بوون کە لە ئەڵمانیا بیت لەوانەیە کە سوکاری خۆت لێ نزیک نەبێ بەس لێرە کەسە نزیکەکانی خۆت لە چواردە وانە لەوانەیە ئەمە تەرجیحێکی باشتر بێ. بینیمان لە کۆتایی
با بڵین ڕاکردنەکەیە کە تەواو بوویت هاوکارانم بیخەنە سەر شاشە تۆ سوژدەی شکرت برد سوژدەیەکت برد چی بوو چی پاڵی پێوەنایی تۆ ئەم سوژدەی برم سوژدێت بۆ برد ینی چی پاڵی پێوەنایی بۆ چی مەبەستێک کردت من هەموو جارێک کە تەواو بم سوژدا بم بۆخوا ئیتر کە بە ساغ و سەلامەتی هاتمەتە خوارە لەسەر ئەم جیازە ئەمە هەموو جارێکیش سوزا بم شاشەیەک لە بەردەم تایان لەوێژ ئەگەرم وەرشە ئەنجامدەی لە ئەڵمانیا سێری فلیمێک سێری شتێک ناکەی بۆ بەردەوام بوون و بێزار نەبوون لە ئەوکە بەدەلەوەی کە لەوانەیە ینی لاگ نەبی ماندووبوون نەبێ خودی خۆت بەڵام لەوانەیە بێزار کرد بێت یانی تۆ چەند کاتژمێر ئەم شتە بکانی تۆ چەند کامژمێر کام شتە زۆر بە چێژە بیشی کە تۆ لەوانەیە بێزار بیت نا من بەو شێوازی خۆم ئەیکەم کەسانی تریشە ئەیکەن مەسەلە بە تەلەڤیزیۆن و شت سەیری فلیمەکەنەوەوانە من زۆر خۆم بینیومە بەڵام شێوازی من زۆر جیاوازە شێوازی من بە هیچ شێوەی گوێ لە مۆزیقان ئەگرم یعنی ئەوی تفۆلمە لەگوێ بوو کاتی ئینەکە بەس بۆی کە گوێم لە خەڵک نەبێت ئەوەی شترێت زۆرە کات بەڕاستێکەی ئەنا گوێ لە مۆسیقان ناگرم و فلیمیش ناگرم و حەزیش ناکەم زیاتر قسەم لەگەڵا بکرێت بە هیچ شێوەیەک من شخصێکی خۆم ینی هەندێک کات ئەم بینی عینەکێکی چاویلکێکی ڕەشە لە چاوە بوو زیاتر زۆر هیلاک بووم لەبەر ئەوە بوو کامێرۆشتەکانی زیاتر شەوقێدایەوە زیاتر هیلاکیە کرد ئینارە و شت یانی بەڵێ چکە بۆ نەخەوتوانیەوەش بەڵێ لە کۆتاییدا ینی حەزەکەین زیاتر لە خزمەتا بین بەڵام ئەوزەم هەم جەنابی شدمەوە هەم کاتەکەی ئێمە ژووردەوە لە بەرەو کۆتایی ڕوا ئەتەوێت چی بڵێ ینی شتێک کە ئێمە لێمان نەپرسی بێت یان قسەیەک ویست بێتی بیکی بۆی پرسیارەکانی ئێمە نەتکرد بێ ئەتوێت چی بڵێ لێرەوە وڵای من زیاتر ئەوەیە کە هاتوومەتەوە کوردستان ئەمەوێ ئیشەڵا بە پشتیوانی خوا بتوانم لە شارەکانی تریشە ئەم وەرزشە ئەنجام بدەم و بتوانم وەکو هاندەرێکیش خەڵکی کوردستان تۆزێ بەرەو پێشەوە بڕوات لە وەرزشە لە بواری تەندروستیە لە جەستەی خۆیە بەڕاستێکی هەربیر مناسبە باسی وەرزش و هاندەرت کرد سەری تۆپی پێەکەی بەڵێ ئەم شەو لەگەڵ کام لاوەی باشە کابێ بە مرتاحیەوە هاتی ئەوەی بردووتانەتەوە زۆر بەڕێز کاگ بەهجەت حەسەن یاریزان سوپاس بۆی کە لەم تەوەری لەگەڵمان خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس لەش ساق بێخۆ